لە وەرزی دووهەمی بەرنامەی ئاوازی سەهاوی ئەم جارەیە لە باکوورم، لە ڕۆژاوا، لە ڕۆژهەڵات و لە باشوور بۆ ناساندنی موزیک ژەنە بەهرەمەندەکانی کورد. شاخی گۆیژە قاوەی قەزوان پایتەختی ڕۆشنبیری باشووری کوردستان سلێمانی هاتووم کە گروپی موزیکی لورتان پێ بناسێنم لەگەڵ ما بن. ئازیزان، بارانێکی زۆر جوانیت، سلێمانیش بە بارانەکەی بەناوبانگە هاتوومەتە ناوەندی ڕۆشنبیری دێرین کە گروپی لور سێ دانە تراکیان حاصل کردو بۆ من کە بۆم بژەنن. زانم چۆنە بێ، لەگەڵ ما بن. لە سلێمانی بیت و گوێت لە موزیکی لوڕی بێ کاک نزار. گیانی من ئەو لوڕی بوو مەچەنت دلم میهات توودە دەراری خۆڕاماباد. بەڵێ خۆرەماباد. ناوی گروپەکەتانش لوڕاوە؟ ناوی خۆت بوو یان؟ نا ئەمە بیرۆکە و دامەزراندن و خاوەنی بیرۆکەی گروپەکە بەڕێز کاک جەباریاوەرە و ناوەکەش تایتەڵە کاڵبژاردننی ئی بەڕێزیانە. باشە کاکە نزار، ئەم ستایلە گروپانە لە دەبەری سۆران زمان، مناڵێم دەبەری سۆران زمانی باشوور، ئامێری کەمانچە یا جۆزە، سنتور، تار، سێتار نزیکە بە موزیکی سنەتیێرە بێگومان. بەڵێ و لە سلێمانیشە ئەم شێوە ستایلە گروپانە هەیە، چەندها گروپێکی تر. ڕاستە. لور بۆ جیاوازی لور لە بواری موزیکەوە چییە لەگەڵ ئەو گروپانی تر؟ لە ڕووی پێکهاتی ئامێرەکانەوە بەڵێ هەمان ئامێرن هەمان پێکهاتن کە لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە فارزنشینەکانیش پێکهاتەکانمان نزیکە هەمان پێکاتێ. بەڵام جیاوازی ئێمە کە میلۆدی ئەسازین یاخود کە مۆزیک ئەسازین سەرچاوی میلۆدیمان گۆرانەکانی خۆمانە، گۆرانی کوردیەکانە بە سەرجەم زاراوەکان. ینی زۆر جار کە مۆزیکێک بۆ گۆرانیەک دانین لە خودی گۆرانیەکە مۆزیک هەڵەبژێرینەوە و هەوڵمان ناوە جوملاتی ئێمە، شێوازی مزراوی ئێمە، شێوازی ئەو باڕانی کە دای ئەنین تەکنیکی ئامێرەکان وابێت کوردی بێت. نەک ئەگەر کوردیش نبێت تاموچێژی خۆمانی لێبێت. جا ئەمە ناوی ئەنین کوردی ناوی هەرچێکی تری لێنەی هەوڵمان نەیەوە هیچ کاممان کۆپی پێیست بکەین. هەوڵمان ناوە ئەگەر جوملەیەک بێ لە ناو گۆرانەکە هەڵی چنین و بە تەکنیکی خۆمان لێبین نە بە تەکنیکی خودی ئەوەی کە تۆ ئەڵێ تۆ گروپەکەتان کە ئەم ماوەیە 13 ساڵە کە باسمان کرد زمانێکی خۆی هەیە، زمانێکی خۆی پیا کردووە. ئەمە من ناکرێ ئەمە بڵم، بەڵام بە فیدباک و بیستنی گوێگرانی ئێمە بەڵێ ئێستا ئەوەی کە گوێی لە کاری ئێمە بێ ئەزانێت کە ئەمە گروپی مۆزیکی لوڕە لە ڕووی جملە سازیمانەوە، جملە بەندیمانەوە، لە ڕووی داڕشتنی جملەکانەوە، لە ڕووی هەڵبژاردننی میلۆدیەکانەوە ئێمە هەوڵمان ناوە بنچینەی تۆ کوردیە. بنچینەی ئێمە لەسەر ئەچکە گۆرانی پێش مۆزیکە لەسەر ئەساسی دەنگ ئێمە مۆزیک دروست دەکەینەوە جارێکی تر. هەر بشی گەزاریان 13 ساڵە باش ڕات کرد. قوربانت ئەزانم کە 13 ساڵی ترش ئەتوانی هەرمنی بەتەنیا بەڕێز کاک جەباریاوەر کە
سەرۆکی گروپەکەی و خاوەنی بیرۆکەی گروپەکەشە کە هەمویان پێکەوە پشتیوان بوون ئێمە کارەکان جێبەجێکەین. هەر بژی قوربانە فەرموو. سپاس. کاک نەزار زێوەیی هاوڕێیەکی دێرینی خۆم سەرپشتی گروپی لۆر لە شوێنێکان کە لەمە سلێمانی تر نییە ناو جەرگەی سلێمانی گروپی لۆر کە ئێوەی ئازیز و ئەندامانی ترتانش هەیە 13 ساڵ ئەم گروپە چالاکە 7 کلیپتان هەیە 10 ئەلبۆمتان هەیە باڵێ و من بەڕاستی هەمیشە کەیفم کردووە کە ئێوەم بینیوە ڕاتان گرتووە گروپەکە بۆم باس بکە. سپاس بۆ تۆ زەهاوی هەمیشە شتی جوان هەمیشە پرۆگرامی جوان من بە فرسەت ێزانم لێرە جایتر پیرۆزبایی لە هاوڕێیانم بکەم بە بۆنەی 13 ساڵی دامەزراندنی گروپەکەەوە بەڵێ 13 ساڵ چالاکی 13 ساڵ بەردەوام و 13 ساڵ جەنگ بۆ بەردەوام بوون. کێشەت هەبوو مشکلتان هەبوو زۆر بۆ بتەوێت و نەتەوێت لە شارێکە چی بوو کێشەکە ئەندامێک هات ئەندامێکە چوو خۆی ئەوە بەشێکیان بوو بەشێکی تریان ئامادە سازی بۆ ئیشەکایەکەی تۆ بتێت نەتەوێت هەر بربەزێتە بەردەمێت ماندوێتی یەتە بەردەمێت کێشەی زۆر هەنیانی زمینە لەبار زمینی وڵاتەکە لەبارنی گروپێک تازە دروسە بێت بە کۆمەڵێک ئەفکار و بە کۆمەڵێک بیرکردنەوەی نوێ و بە کۆمەڵێک
قوت و توانای نوێ بەس چالاک بوون کاکە من هەمیشە وتم ئێوە هەمیشە ینی کۆنسپتی گروپێک ئەوەیە کە ئەبێ ڕای بگری مۆم تەبعی مۆمان بستم ڕووناکیمان بەخشیوە بەڵام خۆشمان چۆنەڵی هیلاک بووین ماندوو بوون بەڵام ماندووبوونەکە دوو بەشە بەشێکیان سەمەردار بوو ئۆکەی بەشێکیان سەمەردار بۆ کۆ جێ دڵخۆشیە کە هەمیشەمە سێری ئەو خاڵ باشەکان بڵێ ئەم دوو برایە گروپەکەی ڕاگرتووە من نتوان بڵم ئەو ڕایگرت لەبەرەوەی زۆربەی کات من بە شتی ترۆ مەشغوڵم بە کاری خۆڵە مەشغوڵم زۆر جار دەنگە دەنگیشمانە بێت تەلەفۆنەکڵێ ئیشێکەیە کاکە بەس تۆ حازرنی بەس تۆ ناتوانانی بێ ئامادەبی ینی زۆر جارەوەمانێ بووە بەڕاستی کۆڵەکەی ڕاگرتنی ئەوەش ڕاستەواڵێ بەڵام ئەو قورسایی کە لە سەرشانی کۆسارە لە پشتی پەردەوە هەنێ چیرۆکی ڕەنگە باز نەکرێت ئەو قورسایی کە لە سەرشانێتی کەم کەس تەحملی ڕۆژێکی زۆر خۆشە زۆرتر باسەکەین لەگەڵ بەرادەرانە با بڕۆین پیاسێکی ناو بازار بکەین بڕێ بەڕاستی سمبولینەتەوە یەک بوو ئۆستاد شێرکۆ بێکەس کاک ئەفشینگیان جەنابەت لە ئەسڵا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی باژاری سنا لە ئێرانە دەرسی مۆسیقات خوێند و لە 2010 لەگەڵ گروپی لوڕا بوویتە لە یەکێک لە شارڕەکە کەسەکانی گرنگ هەم وەکو ژەنیاری کەمانچە وەتە جۆزە هەم وەکو ئاوازدانەرێک و هەم کەسێک کە کارەکانیان لەگەڵ یانە ڕیکۆردت کرد لە 2010ەوە ئەفشینگیان لەگەڵ لوڕا چۆن بووە کارکردن هەژار من زۆر لەگەڵ گروپە لە ئێرانە ئیشم کردووە خۆشت باشە زانی بەڵام لە 2010 کاتم بۆێرەیە ئەونا ئەم گروپم بەلاو جوان بوو ناتوانم میتر بڕۆمە جوانیکەی چی بوو جوانیەکەی هەم سەمیمین باشە هەم ئەوەی کە گرنگە لە ناو گروپ واقعان چکە خۆتە زانین لە زۆر لە گروپەکانە سری اختلافکرد دروستەوێت و مەجبوری بیتە دەرەوە ئافرین وەێ لەم گروپای ئەمشتە نییە مەخصوسەن سەمیمی بوونەکەشی ئەوەسە کە تەک نزارە بوون منە کارێکە ئەنجامایی دەست و باس تێڵێ ناڵێ ئەبێ ئەوم کنووسیوە ئەبێ وابێ ئەرێ دقیقەن ئەو شتێرە نیاسان لە ناو گروپمانە کە بێژە مەسەڵ ئەم کارە تۆ ناوێ فقط ئەشێ ساز لەبێ فقط ئەشێ کۆمپۆزکەی فقط ئەش ئەم کارە زۆر گرنگە دقیقەن ینی لە ئینتاجا زۆر گرنگە دقیقەن کە بتوانێت بەرهەمێکی باشتر بخۆ گەورەترین شیشی ئەمە بووکە کە تا ئێستا توانیگە داوام بێ شاتوخان جەنابەت وەکو خاتونێک لە ناو گروپی لوڕا بە ئامێری سنتور کە ڕۆژانێک خوێندکار بوویتە خوێندکاری کاک کۆسار بوویتە و ئێستا بوودێتە ئەندام چیرۆکی خۆتم پێ بڵێ سەرەتا من مناڵ بووم لە خولێکی مناڵان چەند ساڵ بووی ئەو کاتە 10 ساڵ بووم کە دەستت کرد بە سنتور بەڵێ لە خولێکی مناڵان بوو لای ئەمان خوێندکار بووم باشە دواتر چەند ساڵێک دابڕام دواتر چوومە پەیمانگای هونەر جوانەکان دەرچووی ئەوێم و خۆشبەختانە لە 2012 لەگەڵ گروپی لوڕا زۆر خۆشە هەستێکی خۆشەیە تۆ لە خوێندکاری کەسێک بی دواتر لەگەڵ لە گروپێکابی شانازیە تەواان بۆ من و دوو هەم خانمی گروپی لوڕم دووەم خانم کە لەگەڵیانە بووم بەڵێ و لە ساڵی 2010 لەگەڵیانە و گروپی لۆر هەمیشە ماڵێک بووە کە دەرگای بۆ هەموو خانمان کراوەتەوە زۆر لە خانمانی پێگەیانەوە من خۆم دوو هەم ئەندامی کچ بووم لە گروپەکە بووم لە ساڵی 2012 تا ئێستا بەردەوامم لە هەموو کار و چاڵی خانمش گرنگە لە ناو گروپ بە دڵنیایەوە توانم بڵم تا زۆرێک ئێمە وەکو خانمان لە گروپەکەیە زیاتر لەسەرەوەین ینی هەمیشە حەزیان کردووە جێپەیەکی گرنگتری بەڵێ بە خۆشحاڵی و کاگنزار هەمیشە هەنێک شت هەبوو کە لەگەڵ ئێمەیە
توانای ئێمەی دەرخستووە ئۆکەی. و زۆریشی پێگەیان و لە خانمان کە ئێستا لە گروپەکانی تران یاخود گۆرانی بێژن توانم بڵم ماڵێک بۆ پەروەردەی هەموو خانمان لە هونەرە. ئێمە لای کاکمیر جەنابەت وەکو ژەنیاری ڕیتم وەکو ژەنیاری دەف و پەرکاشن. ئۆکەی پەرکاشن و ڕۆڵی ڕیتم تۆ وەکو ژەنیارێکی ڕیتم لەناو ئەم گروپەیە چۆنە چونکە بعضی گروپەکان هەیە کە من خۆم ئەم هەموو ساڵە ئەزمونم هەیە لە گروپێکە ئەبینی ئەڵێ وەڵا نابێ ڕیتم مەسەرەن زۆر دەنگی زۆر بێ یا حزوری زۆر بێ یا قسە بکات ئایا لەناو لڕا کە من ئەزانم کارەکانتانش ریتمیکن تۆ وەکو ژەنیارێکی ڕیتم چۆنەی بی ڕاستە کاکەژار من سەرەتامە جارە پیرۆزبای یادی ساڵە لەم گروپە جوانە بکەم گروپ میوزیکی لۆر من پێشم گروپە کاری ترم زۆر کردووە من خۆم زۆر حەزم لە کاری جیاواز بووە ینی لە هەموو بوارەکە ئەو کارە جیاوازانش لەم گروپایی بینم بەڕاستی چییە جیاوازەکەیان کە پێشتر کردوتە ئێستا لەمە جیاوازترە بۆ نمونە بۆ من لە ئامێرەکانە ئێستا لەم گروپای ئەمری وا بەکار هاتووە باوەڕ ناکەم ینی پێشتە بەکار هاتێت ڕێتم مهمە بۆ بەڵێ ئینسیجامێکی زۆر باشە لە بینمانە ینی من قسە ئەەکەم ئەڵم لەویا بە ئەوە بکەم ئەو سۆڵێ باون بێ لەوە ینی هەمووی بە خۆشحاڵی باش یاڵە باوی تۆ لێ بێ ینی ئەوە نییە بڵێ نەخێر تۆ هەرە بێت ئەمێری ڕیتمی نابێ لەم گروپە بەڕاستی جیاوازن بۆیە خۆشم حەزم لە کاری جیاوازە بە خۆشحاڵیەوە لەگەڵیان مۆنزیکی 2 ساڵە بێت کارێکەوە بڵێ قاوەکەمان سارد بوو کاگەفشی بابی خۆی فەرمووخاتوو کاتت باش باشی سەرچاو یانەکەی منی محەممەد ساڵح دیلانە نابێ کزی بکەی بشیت گار بەخوا حەزەکەم بێ مەلات دانم چیت هەیە دەست خۆش بشیت وەکولاوێ لە ڕێگای ئاواتی چەند ساڵی جێماوێ کۆمەلگایەکی وریە ئەو کۆمەلگایەیە کە هەم مۆدرن بێت و هەم کەلتور و مێژووی خۆی لەبیر نەکات وە سەرپوشی زەرد هەڵگەڕاو جاران گیا جاران سەوت سەر ڕازاوە بە مرواری بە شەویمی بەهاری لای کوردەواری